کەمکەم مەترسیدارترین ناوچەی سەرزەوی کەمکەم ناوچەیەکی بیابانیە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی وڵاتی مەغریبەوە پێش 100 ملیۆن ساڵ ناوچەیەکی شێدار و تەڕ بووە مەترسیدارترین جۆرەکانی گیانلەبەر لەو شوێنەدا ژیاون کە بریتی بوون لە دەیناسۆر و تیمساحی گەورە لەگەڵ چەندین جۆری باڵدار و گیانلەبەری دڕندە بەمەوەیەشەوە زاناکان با مەترسیدارترین ناوچەی سەرزەویان داناوە بە جۆرێک هیچ کەسێک نەیوێراوە بۆ ژیانکردن تێیدا بژی بەڵام بە تێپەڕبوونی کات و دوایینەمانی ئەو گیاندارانە وردە وردە مرۆڤیش لەو شوێنەدا دەستیان بە ژیانکردن کردووە و وڵاتی مەغریبی لێوە دروست بووە لەو بڕوایە دایت مەترسیدارترین ناوچەی سەرزەوی بێت یان ناوچەی مەترسیدارتر هەیە